دێتە نێوان زەوی و خۆرەوە ئەم کاریگەریانە دەخڵقێنێ. قسە و باز لەم بارەیەوە دەکەین بە میواندارەتی هەریەک لە بەڕێزان لە ستودیۆکانمان لە شاری سلێمانی، مامۆستا حوسێن حوسێنی، مامۆستای بەشی فیزیا لە زانکۆی سلێمانی، زۆر بەخێربی. هەروەها لە ستودیۆکانیشمان لە شاری هەولێر ئەژی چەتۆ حەسەن کە بەڕێزان سەرۆکی کۆمەڵی ئارەزوومەندانی فەلەکناسیە لە کوردستان بەڕێزیشتان زۆر بەخێربێن. بینەری بەڕێزەوە دەتوانن بە ئیمێل ئەدرەسی گەرما و گەرم کە ناوبەناو ئەم ئیمێل ئەدرەسە لەگەڵ ئیمێل ئەدرەسمانیان لاپەڕی فەیسبوک لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەردەکەوێت، دەتوانن پەیوەندیمان لەگەڵ بگرن بەشداری ئەم بەرنامەیە بکەن. با سەرەتا ئەم راپۆرتە ببینین سەبارەت بەو بۆچوونانەی هەن دەربارەی ڕووداوەکانی 26 ئەم مانگە. دواتر لەگەڵ میوانەکانمان دەکەوینە گفتوگۆ، لەگەڵمان بن. ماوەیە کە چەند پێشبینیەکەن کە باز لەوە دەکەن گۆڕانشی گەورەی گردوونی ڕوودەدات و ڕەنگە زیانی گەورە و وێرانکاری بەرگۆی زەوی بکەوێت کە هەندێک بە گریمانەی لاواز و بێهێز و هەندێکی تریش بە گریمانەی زۆر بەهێز و ئاگەرێکی حتمی ناو دەبن. ئەوەی ئێستا بۆتە بابەتی گەورە و بەربڵاوی خەڵکی مەسەلەی هاتنی ئەسێری کلکداری ئیلینینە کە گریمانەی ئەوە هەیە بکەوێتە نێوان زەوی و خۆرەوە و ببێتە مایەی تێکچوونی پاسەنجەکانی هێزی کێشکردن و ڕوودانی بوومەلەرزەی بەهێز کە پلەکانیان لە نێوان 12 بۆ 15 پلەی ڕێختەر بێت کە خۆی بەرزترین پلەی ڕێختەر تەنها 10 پلەیە. هەروەها ئەم پێشاتە گردوونیە ڕەنگە ببێتە هۆی بەرزبوونەوەی ئاوی زەریا و دەریاکان و چەندان وڵات و بگرە چەند کیشوەرێکی ژێر ئاو بکەون. هەروەها هەندێک دەڵێن کە پلەکانی گەرما بەرز دەبێتەوە بۆ 60 پلەی سەدی، بەڵام هەندێکی تر پێیان وایە کە بەهۆی ئەوەی ئیلینین لە سەهۆڵبەندانێکی گەورە دروست بووە ڕەنگە زەوی یەک پارچە بکاتە سەهۆڵبەندان و تەواوی گۆی زەوی وەک جەمسەری باکووری لێبێت. بە پێی بۆچوونە گردوونیەکان ئەم کلکدارە هەر 10,000 ساڵ جارێک لە خولگەیەکدا دەگاتە نێوان زەوی و خۆر و ئەم گۆڕانکاریە گەورانە بە دوای خۆدا دێنێت. بەڵام زۆرێک لە گردون ناسەکان پێیان وایە کە مەرج نییە ئەم گریمانەیە وەک ئەوەی پێشبینی دەکرێت ڕوو بدات، بەڵکو لە پێشوشدا چەندان گریمانەی واکراون و هیچیان وەک ئەوەی هەیە ڕویان نەداوە. ئەم باسەی ئێستا کەوتۆتەوە لێرە و لەوێ پشتڕاست دەکرێتەوە، بەڵام ژمارەیەکی زۆر گردون ناسەکان ئەم بۆچوونە بەڕاست نازان و ئاژانسی گردوونی ئەمریکاش ناسا پێی وایە ئەم ڕوودا و گریمانەیە قەوارەیەکی گەورەی لە خۆی زیاتر پێدراوە و ئەوان پێیان وایە کە ئەو کلکدارە دێت و خولگەی خۆی تەواو دەکات و هیچ زیانێکیش نادات. ئەمەش لەسەر ئەو گریمانەیە وەستاوەتەوە کە خۆی لە تیرەی کلکدارەکەدا دەبینێتەوە کە ناسا پێی وایە تیرەکەی 4 کیلۆمەترە و هەندێکی تر دەڵێن تیرەکەی دەگاتە 400 کیلۆمەتر. هەر بۆیە کاتێک دەگاتە نێوان زەوی و خۆر ئیتر بەری ڕۆژ بۆ ماوەی 3 ڕۆژ دەگیرێت و بە تەواوەتی تەنەکان دەکەونە ژێر کاریگەری پەستان و هێزی کێشی پێشبینی نەکراوە و کارەساتی سروشتی گەورە و کاولکار ڕوودەدات. لە ڕووی ئاینیشەوە هەندێک زانای گردوونی پشت بە چەند ئاەتێکی قورئانی دەبەستن و هەرچی زانایانی ئاینیشە ڕای دەگەێنن کە ئەو زانا گردوونیانە بە نەشارەزایی تەفسیری ئەو ئاەتانە دەکەن و بۆ سەلماندنی بۆچوون و گریمانەکانی خۆیان بەکاریان دەهێنن. هەرچۆن بن پێشبینیەکان، بەڵام کۆبۆچوونێک هەیە لەبارەی ئەوەی کە زەوی لە بەردەم چەندان ئەگەر و پێشهاتی گردوونیدایە و مێژووی دروستبوونی زەویش ئەوە پشتڕاست دەکاتەوە کە گۆی زەوی و کۆمەڵەی خۆریش بە چەندان قۆناغدا تێپەڕیون کە مایی پێشبینی نین و کەسیش ناتوانێت پێشبینی ئەوە بکات کە چی ڕوودەدات و چی ڕوونەدات. بەڵێ مامۆستا حوسێن حوسێنی با لە بەڕێستانە و دەست پێ بکەم و لێرەوە داخڵی ئەم بەرنامەیە بین. زەوی هەمیشە لە گۆڕاندا بووە و ڕەنگە هەمیشەش لە گۆڕانی بەردەوامدا بێ. ئەمە مانای ئەوەیە کە زەوی یاخود ژیان لە سەر زەوی بە کارەساتی سروشتی لەمەی هاتنی ئیلینین کۆتایی پێدێ؟ کاک بەهێزی بەڕێز، لە وەختەوە کە بڵێن مرۆڤایەتی یعنی شارستانیەتی مرۆڤایەتی پێی گرتووە، ترس هەبووە کە ڕۆژێک بڵێن ژیان لەسەر زەوی کۆتایی پێ بێت و قیامەت دروست ببێ. هۆکاری هەموو ئەمە ناگەڕێتەوە بۆ بڵێن کەمی زانیاری مرۆڤایەت بەشەر لەسەر دەوروبەری خۆی و هەروەها هەست بە تەنیاییکردن. زەوی بەڵێ هەمیشە لە مەترسیا هەبووە و لە ئایندەیشە هەر لە مەترسیا بێت، بەس گەورەترین مەترسی لەسەر زەوی مرۆڤ خۆیەتی. بۆ نمونە مستە مرۆڤی مۆدێرن بە تەواوی بڵێن ژینگەی زەوی تا ڕادەیەکی زۆر تێک گاوە. ئەمە گەورەترین بڵێن خەتەرە لەسەر گۆی زەوی
لە ناوچوونی سەرچاوەکانی ژیان لە سەرزەوی گەورەترین مەترسی ڕاستەقینەی ئیمڕۆی مرۆڤایەت ئیمڕۆ لەسەر گۆی زەوی ئەو بڵێن ئەو مەترسیانەیە کە خودی بەشەر هۆکارەتی لە دروستکردنیدا. باشە مام ساحسێن سێنی ئەمەی کە بەڕێزت باسی دەکەی ڕاستە ڕەنگە ئەمە مردنی شوێنەی بە دوای خۆی دابێنێ، بەڵام ئەوەی کە ئێستا ئەو گریمانەیە باسی دەکا مردنی نیوەی ئۆمەتە لە ناوچوونی نیوەی گۆی زەویە. بەڕای بەڕێستان ئەم ئەگەرە تا چەند نزیکە؟ ئەم ئەگەرە لە کاتی ئێستادا سفرە، بەس بڵێن ئەمە مەترسی بۆ ئەم مەترسیە لەسەر زەوی هەر نییە، ئەمەش ڕاست نییە. چونکو 65 ملیۆن ساڵەوە و پێش کلکدارێک کەوت لە زەوی و ئەو کلکدارە بوو بەهۆی ئەوەوە کە لە ساحەفتای بوونەوەرانی سەر زەوی بە دانیاسۆرەکانیشەوە لە ناو بچن. مامۆستا حسێنی ئێمە قسە بۆ بینەر دەکەین. بینەر واتە ڕەنگە خوێنەواری تیابێ، زانستی بەرزی تیابێ و زانستی نزمیشی تێدا بێ. خەڵکی ئایندار و ڕەنگە ئەلمانی یاخود با بڵین بە ئاینی و ئەوانەی کە دوای مادیەت کەوتون تایدا بێت. دەمانێت قسە بە زمانێک بکەین کە خەڵک لێمان تێبگا. 65 ملیۆن ساڵ لەمەوبەر کلکدارێک داوەتی بە زەویدا. ئەمەش ئەگەرە گریمانەیە یاخود ئەمە ڕاستەوە ئەم سەلمانە سەرمێنراوە، ئەوە سەرمێنراوە، ینی بڵین ئەو شتێک کە گەورەتر ینی بڵین بەهێزترین گریمانە بۆ لە ناوچوونی دانیاسۆرەکان هەر ئەو گریمانەی هەرچەند گریمانەی کەیش هەیە ئەوەیە کە کلکدارێ دراوە لە زەوی و بۆ بەهۆی ئەوەوە کە بڵێن کەشی ئاو هەوا لەسەر زەویە بگۆڕێ و زۆربەی هەرە زۆری گیان لەبەرانی سەرزەوی لە ناو بچن. یان نمونەیەکی کە بێنینەوە ساڵی 1985 یا 1986 بوو، هەر کلکدارێ 1 سەعاتی مابوو کە بدا لە زەوی، کە ئەگەر ئەو بەریەککەوتنەش ڕووی بدایێ لەوانە بوو کارەساتێکی کە وەکو کارەساتەکەی 65 ملیۆن ساڵ لەوە پێش دروست بووایە. بەس لە ئێستادا بڵێن زانستی بەشەر بەڕادەیەک پێش کەوتووە کە بەشەر ئەتوانێ بڵێن لە ماوەیەکی زۆر بۆ لە کاتێکی زۆر پێشترەوە ڕووداوی کارەساتە زرشتیەکان بە شێوازێکی زانستیانە پێشبینی بکات ڕێگە چارەی بۆ دابنێ و ئەوەی کە بڵێن کلکدارێک دوو ڕۆژی کە ئەیا لە زەوی وەک خۆت خوێنتەوە و ناسایشەوە شتی بە درۆ خستوەتەوە 100% درۆیە و هیچ سنتەرێکی زانستی هیچ سنتەرێکی لێکۆڵنەوەی زانستی ئەوەی پشتڕاست نکردوێتەوە. تەنانەت ئەگەر 1 سنتەری زانستیش پشتڕاستی بکاتەوە هێشتا وەکو ناکرێسی قە بە قسە 1 سنتەری زانستی بکرێ، ئەبێت چەند سنتەری زانستیکەیش ئەو قسەیە جارێکی کە پشتڕاست بکەنەوە بۆ ئەوە ینی شتەکە لە لای خەڵک ببێ بە مەترسێکی ڕاستەقینە و بکرێ ینی خەمی بخۆی. بەڵام لە ئێستادا هیچ سنتەرێکی زانستی لە دنیا هیچ هینێکی ئەوەی پشتڕاست نەکردوێتەوە کە ئەو کلکدارە کە باسەکرێ بدا لە زەوی و کاریگەری لەسەر ژیان لەسەر زەوی دابنێ. بەڵێ کاک ئەژی بەڕێستان لە هەولێرەوە وەکو خوازیارێک بۆ ناسینی فەلەک لەو سەرچاوانی کە خەونتانەوەتەوە تا چەند دوای 48 کاتژمێری تر نیوەی زەوی تیا دەچێت و تا چەند ئەگەری هەیە کە ئەو هەسارە کلکدارە بێتە نێوان زەوی و خۆرەوە. زۆر سپاس. هەڵبەتە ئەو سیناریۆی 2012مان ببیردێنێتەوە کاتێک کە ئاماژە بۆ دەدرێت لە 2012 ساڵی داهاتوو بە هەمان شێوە بە هەمان شێوازێکی دیکەی گەورەتر سیناریۆیەکی گەورەتر جیهان لە ناو دەچێت. طبعا ناسا پێشتر ئەو پێشبینیە یان ئەو بۆچوونە هەڵەی بە تەواوی شی کردەوە کە ئەمە ڕاست نییە و ئەو هەسارۆکەیە کە ناوی نیبیڕۆیە یان هەسارۆکەی ئێکسی پێ دەڵێن گوایە بەردێشی زۆر گەورەیە لەسەر شێوەی هەسارەیەک و ڕەنگە خۆی بە زەوی دادا لە 2012 هێشتا ساڵی 2012 نەهاتووە. ئەوە جارێکی تریش ئاماژە بۆ دەکرێت کە دوای 2 ڕۆژتریان لە 26 ئەم مانگە کلکداری ئیلینیان C2010 X1 خۆی بە زەوی دادا. طبعا وەکو مامۆستا بەڕێز مامۆستا حوسێن ئاماژەشی پێکرد کە بە هیچ شێوێک هیچ دەستگایەکی فەلەکی لە جیهان ئاماژە بەوە نادات کە ئەو شتە ڕوودەدا. بڵێ کلکداری ئێلنین لە 16 تشرینی یەکەمی ئەم ساڵ دەگاتە نزیکترین خاڵ لە زەوی کە ئەو کاتی 35
ملیۆن کیلۆمەتر لە زەوی دوورە. ئەو کاتەیە نزیکترین خاڵە لە زەوی کە ئەمەش واتە بە قەدەرایی چارێکێکی ماوەی نێوان زەوی و خۆر و 90,000 ئەوەندەی ماوەی نێوان مانگ و زەوی. زانن فەلەک ناسەکان هەم پسپۆر هەم ئارەزومەند پێمان سیرەکەەوە چۆن لە هەندێک لە دەستگاکانی ڕاگەاندن ئەوە ڕژێنراوە کە ئەو کلێکدارە دێ خۆی بە زەویدادا لە کاتێکدا نزیکترین خاڵ کەوەکو ئاماژەم پێکرد لە 16 تشرینی یەکەمی ئەم ساڵدا ڕوودەدا دەگاتە 35 ملیۆن کیلۆمەتر. کلێکداری ئێلینین هەروەکو سەرچاوە زانستەکان ئاماژەی پێدەدات خاوەن خولگەیەکی کراوەیە واتە داخراون نیە. ئەو کلێکدارانەی کە خاوەن خولگەی داخراون ماوەی چەند ساڵێکی کەم جارێک بە دەوری خۆردا دەخولێنەوە یان بە دەوری هەساری مشتری واتە بێرجیزدا دەخولێنەوە. بەڵام ئەمەیان وەکو ئاماژە جەنابیشتە ئاماژەت پێکرد 10,000 ساڵ جارێک خولێک بە دەوری دێتە نێو سیستەمی خۆر و دەردەچێتەوە واتە بە دەوری خۆردا دەخولێتەوە کە ئەمەشمانەیە مەحاڵە ئەو لەو سەردەمە ئێستا سەردەمێکی داهاتوش تەبعاً ئەو کلێکدارە ببینرێتەوە. دیسان دەڵێنەوە ئەگەری بەرکەوتنی کلێکداری ئێلینین بە زەوی 0% واتە بە هیچ شێوەیەک ئەو کلێکدارە خۆی بە زەوی دانادات و هەموو سەرچاوەکانی زانستیش ئەوە یەکلایان کردوتەوە و باسییان کردووە. خۆی خێرایی ئەو کلێکدارە ئێستا لە بۆشایی ئاسمان 86,000 کیلۆمەترە لە یەک کاتژمێر. بەڵام کاتێک کە لە زەوی نزیک دەکەوێتەوە ئێمە سیر دەکەین کەوا تیرەی وەکو زانایان دەڵێن تیرە لە لێوان 3 تا 4 کیلۆمەترە. باشە ئەگەر تەنێکی ئاسمانی بەو تیرە بچووکە بێت چۆن دەتوانانی بەری تیشتی خۆر بگرێت کە تیرەی خۆر لە ئاسمان دەگاتم 1,394,000 کیلۆمەتر. جا ئەوەش بۆچوونێکی دیکەیە کە ئەوە پشتڕاز دەکاتەوە کە نەخێر ئەو کلێکدارە بەستە زمانە با بڵێن بە هیچ شێوەیەک ناتوانێت خەپلەی زەبەلاحی خۆردا پۆشێت و ئەو خۆرگیرانە و ئەو هەموو نەهامەتەی کە خراوەتە پاڵ ئەم کلێکدارە بێتاوانە هەمووی نە ئەسلی هەیە و نە ئەساسی زانست. بەڵام ئەی چۆنە لەسەر ئاستی زانایانی دنیاە لەسەر ئاستی فەلەکناسانی دنیا زانایکی وە معتەبەر وەک ئێوە دەڵێن یعنی ئەم درۆ گەورەیە دەکاوە کەسنی لێپرسینەوەی لەگەڵدا بکە. باشە فیلمی ساڵی 2012مان بینی کە ناسا دواتر بەیاننامەیەکی لەسەر دەرکردوە ڕایگەاند ئەمە بێ بنەماترین فیلمی زانستیە کە لە مێژوودا بەرهەم هاتووە. ئەی سەبارەت بەم قسەیە چۆن قسەیەک ناکرێت لە جیهانداوەوە ئەمە خەبەرێک نییە لە کوردستانی ئێمە یان لە شەقڵاوە یان لە زاخۆ ئەمە بوو بێتە وەهمێک و دروست کرابێ ئەمە لە سەرتاسەری دنیادا مەسەلەیەکەوە ترسی لە نێو خەڵکدا دروست کردووە. خۆی زۆر حاڵەتێ بە هەڵەیی یعنی وەکو دەڵێ شی دەکرێتەوە. جاری وا هەبووە چەند ساڵی ڕابردوو ئێمە بیستمان کە هەواڵی ئەوە بڵاو بووە کە هەسارەی مەریخ هێندە لە زەوی نێزیک دەکەوێتەوە تا ڕادەیەک وەک قەبارەی مانجی لێدەی لە ئاسمانەوە مانجی تابان لە چواردەدا بێت واتە ئێمە ئەو کاتی 2 مانگ لە ئاسمان دەبینین. هەواڵەکە بەو شێوەیە بڵاوکراوە ئیتر خەڵک هەموو خۆی حازر کرد کە لەو کاتە کە مانجیدەی ساڵی ڕابردوو بوو ئەو دیاردەیە بە چای خۆی ببینێت 2 مانگ یان 2 تەنی ئاسمانی وە قەبارە و شێوەی وەکو یەک لە ئاسماندا بە دیارکەوێن. بەڵام ئەمە ڕووی نەدا. هۆکارەکە ئەوە بوو کە هەواڵەکە کاتی خۆی کە بڵاو دەکرێتەوە یان بڵاو دەکرێتەوە لە سنتەرە زانستیەکان یان لە وێبسایتەکان ئەوەیە کە باس لەوە دەکات کە هەسارەی مەریخ بۆ نمونە 17 ساڵ جارێک جاری واشەیە 1500 ساڵ جارێک دوو جۆرە نزیکبوونەوەی لە زەوی ئەنجام دەداتن. ئەو نزیکبوونەوەیە بەو شێوەیە نییە کە هەندێک دەستگایەکان ئاماژیان پێداوە. بۆ نمونە ڕەنگە هەڵەیەک لە وەرجێڕان یان ڕاوبۆچوونی ئەو ئەستێرە ناسەکان نەک فەلەک ناسەکان ئەستێرە ناسەکان ئەوانەی کە باوەڕیان وایە کە هەسارەکان کاریگەریان لەسەر زەوی هەیە لەسەر دەرونی مرۆڤ هەیە ئەوانە زۆر جار ئەو هەواڵانە هەڵدەقۆزنەوە بۆ ئەوەی سەرنجی خەڵک بۆ دەستگاکانی ڕاگەاندنی خۆیان یا بۆ بڵاوکراوەکانی ڕاکێشن. نەخێر ئەو کاتی کە مەریخ لە زەوی نزیک بووە نزیکترین خاڵ لە نێوانمان 90 ملیۆن کیلۆمەتر بوو بەڵام دوورترین خاڵیشمان 250 ملیۆن کیلۆمەترە. بۆیە زانایان و فەلەکناسەکان هەوڵ دەدەن ئەو هەڵە هەڵقۆزنەوە بەڵام دەستگاکانی ڕاگەاندن هەموو ناتەبان بەشێکیان ئەو هەواڵە هەڵدەقۆزنەوە یان زۆرجار بەداخەوە بە شێوازێکی لار و خوارد وەری دەجێڕن ئیستیشارەیان زانیاری لە کەسانی پسپۆر